ئامۆژگاری بەڕێستان بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیان چۆن خۆیان بپارێزن لە کۆرۆنا و هەروەها بە شێوازێکی تەندروست مامەڵە بکەن لە کاریگەریەکانی دوای کۆرۆنا. بەڵێ خۆپاراستن لە کۆرۆنا زۆر ئاسانە، ینی خۆپاراستن لە عیلاجەکەی ئاسانترە. خۆپاراستن ئەگەر کەسێک کۆرۆنای گرت ڤایرۆسەکەی گرت خێرا ئەگەر نیشانەکانی تیا دەرکەوت فەحسەکە بکە بچێتە تاقیگا یا بچێتە لای پسپۆڕی تایبەتمەند کە زانی کۆرۆنایەتی یەکەم جار ماسک بکات بۆ ئەوەی کە عایلەکەی خۆی لە ماڵەوە تووشی ئەم ڤایرۆسە نەبن لە خۆیەوە نەگوازرێتەوە ئەوە بۆ ئەوەی کە خەڵکی تر توش نەکات ئەو خۆپارێزیە و خۆپارێزی بۆ خۆی بۆ نەخۆشەکە خۆی دایم شلەمەنی زۆر بخواتەوە، خواردنی تەندروست بخوا. خواردنی تەندروست بە مانای ئەوەی کە بۆ نمونە ڕێژەی شلەمەنی، ڕێژەی ڤایتامینەکان، ڕێژەی میوە و ئەمانە باش بخواوە تا ڕێژەی گۆشت بە زۆری ڕێژەیەکی کەمتر لە کاتی کۆرۆنا بخورێ باشترە. ئەو خواردنانە بخوا کە مادە مینێراڵەکانی تێدایە، توخمەکانی تێدایە زیاتر، سەوزەوات و میوە و نیسک و سوپ و ئەمانە بخوات تا وردە وردە مەناعەکەی ڕادێتەوە لەگەڵ تەبیعی دەبێتەوە. زوگا تۆ اینجا ئەو جگە لەو شتە تەبیعیانەی کە دەکات دەبێت ئەو عیلاجانەش کە پزیشکی پسپۆڕ بۆی دەنووسێت ئەو عیلاجانە بەکار بهێنێت بەو پرۆتۆکۆڵی کە پزیشکەکە پێیوتووە تا لە مدەیەکی کەمدا ئەو ڤایرۆسەکە تێپەڕێنێت وەکە ڤایرۆسەکەسی تێپەڕان دوای ئەوە فەحسی خۆی بکاتەوە. ئەگە نیشانەکانی نەما شرط نییە ڤایرۆسەکە لە جسمیان نەما بێ، ڕەنگە ڤایرۆسەکە لە جسمیان هەرما بێ خەڵک توش بکات، بۆیە بێ خۆپارێزی بکات. جارێ هەتا دەچێتە لای بڵین تاقیگەکە ئەگەر فەحسەکەی نێگەتیڤ بوو اینجا ئەو کاتە بچێتەوە ناو خەڵک و ژیانی تەبیعی خۆی دەست پێ بکاتەوە. بۆیە گرنگە خۆپارێزی بۆ خۆی بکات کە خۆی بپارێزێ، ینی خۆی نەجاتدا لەم ڤایرۆسی کە چۆتە جسمیەوە بۆ ڕێنمانەیە کە باسمان کرد و خەڵکیش بپارێزێ لەو ڤایرۆسی کە چۆتە جسمی ئەو بۆی لەوەوە نەگوازرێتەوە بۆ خەڵکی تر بەکردنی ماسک تا ئەو مدەی کە میکرۆبەکە با بڵین ڤایرۆسەکە لە ناو جسمی نەخۆشەکەدا هەیە و ئەو ڕێنوێنیە تەندروستیانەی کە زۆرێک لە ئێمە و پسپۆڕان باسمان دەکرد لە سەردەمی کۆرۆنایە سەرجەم ئەو ڕێنوێنیانە جێبەجێ بکە. بێگومان خاڵێکی تری گرنگ ئەوەیە کە کەسێک ڤایرۆسی کۆرۆنای گرت نەترسێ بە هیچ جۆرێ. لەبەرەوەی ئێستا زۆر عیلاجی پێشکەوتوو هەیە کە دەدرێ بۆ کۆرۆنا و نەخۆشخانەکان فراهەمن، بۆیە پێویست بە ترس و دڵڕاوکێ ناکە. خۆشبەختانە عیلاجی زۆر باشەیە کە دژی کۆرۆنا ئیش دەکا ئێستا. بۆیە وەکووتمان لە سەرەتای چاوپێکەوتنەکە داوتمان ئێستا کۆرۆنا بۆ بە ڤایرۆسێکی وەرزی وەکو ڤایرۆسانەی تر هەیە کە خەڵک دەیگرێ و ساڵانە لە وەرزی زستان و لۆزێ ترسی نەماوە. بۆیە دڵمطمئین بن کە لەوەی کە ڤایرۆسی کۆرۆنامان تێپەڕاندووە لەخوا بەزیاد بێ، بەڵام ئەمەمانای ئەوە نییە کە ئێمە خۆپارێزی نەکەین، پێشگیری نەکەین لە بڵاوبوونەوەی ئەم کۆرۆنای. بۆیە بەردەوام ئەبێ پێشگیری بکەین لە هەر ڤایرۆسێک کە وەباەک بڵاو دەبێتەوە لە ناو مجتەمەعدا. ئەویش بەکارهێنە بە بڵین پەیڕەوکردنی ئەو ڕێنوێنە تەندروستیانەی کە لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستیەکانی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان بڵاو دەکرێنەوە بۆ هاونیشتیمانی.